باوکە گیان دیسان بە خەبەریت ئەم چ لە تو بکەم بابەکەی من 100 جار پێتم گوت ئەمن لێ ڕاهاتیمە خەو ناستە ناو چاوەکانم ئەخ باوکە گیان وەڵاهی وا نابێت زۆر خراپ نەخۆشەکەوەی کاردۆی برات زیاتر وێرانی کردە کاردۆ بۆ هەدی ئەوە نییە ئەو فەرمان بەرەی دەرکرد ئەوتە کاردۆی برات ئیفلاسی کردیان نا باوکە گیان ئەو ڕووداوە ماوەیە کە ڕوویداوە بەڵام تۆ ساڵێک زیاترە وایت بابەکەی ئەو ژیانە کار و کاردانەوەیە لە تێبگە دە باشە باوکە گیان یعنی چی کار و کاردانەوە دە پێم بڵێ دەبووم باسکە با منیش تێ بگەم باش ئێستا لۆتی باز دەکەم بابەکەی بن ئەمن تەمەنم 2 ساڵ 3 ساڵان دەبوو بابم وەفاتی کرد بەجێ هێشتی بە فەقیری و نەداری تەنها داکێکم هەبوو ئەویش لۆ ئەوەی ئەمە محتاجی دەستی کەس نەبی هەستا مێردی نەکردەوە هەموو ئیشێکی کرد کارەکەری ماڵانی کرد خەیاتی کرد هیچ نەمان دەکات لەو ئەمەی بەسەر بەرزی بژێنی بابەکەم ئەمنی گەورە کرد تا ئەو کاتەی توانی ژنیشم لەبۆ بینی دایکتم هێنا لەگەڵ دایکت ژیانمان بەسەر برد لە باتی وەی بچم ئاگداری دایکم بم هەموو چاکەکانی بدەمەوە کەچی بە قسەی دایکتم کرد داچی خۆم ئێحمال کرد هەو بەستە زمانە چەند جار هات لە دەرگای دام گوتی کوڕەکەم لە تو زیاتر بترازێ کەسم نییە شتێکم بۆ بکە شوێنێک تێدا بەحەسێمەوە هاوارم بەسەردا کرد دەرم کرد هەتا ڕۆژەی بێزار بووم بە قسەی داکرد هەستام داچی خۆم بردە خانێ بە ساڵە چوام ئیتر لە دوای پاش چەند ساڵ تێپەڕی ئیتر تا ڕۆژێکیان تەلەفۆنیان بۆ کردم گوتیان وەرە دایکت برد کچەکەم تەنانەت هەر بە خەیاڵیشمدا نهات وەڵامم نەدانەوە نەچوم جەنازەکەشی بینمەوە لە شوێنێکی شایستە بیشارمەوە ئیتر لە دوایێ شارەوانی شاردیەوە ئیتر لە دوایێ ڕۆژ بە ڕۆژ مانگ بە مانگ ئەمن بەرەو ئیفلاسی ڕۆیشت هەرچی نەک بەتی بوو ڕوبەڕووم بۆوە ئەوەتە ئێستا ئیفلاسم کرد ئیتر ئەوەتە خەو ناستە چاوەکانمەوە تێگەیشتی کار و کاردانەوە چییە؟ تێگەیشتم باوکەی گیان بەڵام بەڵێن بێت بەس بۆەوەی چابی تۆ باشترین دکتۆرە بۆ دۆزمەوە بەس خۆت بێتاقەت مەکە کچەکەم لە دوو چوان بانەچی ئێستا تو دەتەوێت بەهەش بکڕی و بابیشت خۆ بگەڕێتەوە چاوەکانی باوکە گیان تو هەرچی لە من داوا بکە ئەیکەم بەس چابیتەوە بەس دڵت خۆش بێت دە باشە پێم بڵێ فەرمان کوڕێکی کووە کوڕێکی باشە دە زۆر باشە حەز دەکەم هاوسەرگیری لەگە فەرمان بکەین تو خوا ڕەتی مەکەوە کچەکە باشە باوکە گیان هەر شتێک تۆ بیڵێت من ڕازی بەڕاستە ئەو خەش کچەکەم ئەو خەش بەس ڕقەمەکەم دەی مۆبایلەکەی ئێستا کات درەنگە ناکری بەس بەیانی خۆم تەلەفۆنی بۆ دەکەم باشە؟ باشە باوکە گیان قسەکانی باوکم ڕاست بوو ژیان فیزیایە ئەگەر غەدرێک لە یەکێک بکەیت بە شێوازێکی زۆر خراپتر تۆڵەت لێ دەکرێتەوە ئەگەر دەرگاکان بەڕووی خەڵکی دا بخەیت ڕۆژێک دادێت دەرگاکە بەڕووی تۆ قفڵ دەبێت
هەرچەندە بە دوای کلیلەکەیدا بگەڕێیت نایدۆزیتەوە. بۆیە باوکم ئەو پێشنیارە پڕ لە خێرەی بۆ کردم و هاوسەرگیریم لەگەڵ فەرمان کرد و دایکیشم قبول کرد تاوەکو خوای گەورە خێر بێنێتە ڕێم. پێشتر لە ناو ناز و نەعمەتی ماڵی باوکم بووم، لە هیچم کەم نەبوو، بەڵام هەمیشە دڵتەنگ بووم. کەشم بە فەرمان کرد، خزمەتی دایکیم دەکرد، هەستم دەکرد بەختەوەرترین ژنی دنیام. لە کۆتاییدا ئاواتەکەی دایکی فەرمانمان بەدیهێناو، بە گەشتێک بردمان بۆ زەیدی باپیرانی، بۆ گوندەکەی خۆی. ئیتر تێگەیشتم ژیان کار و کاردانەوەیە، باش بە و باشە دێتە ڕێت.